هەشتی ئاب کۆتایی 8 ساڵ شەڕی بێدەستکەوت شەڕە بێ ئەنجامەکانی سەدام و داڕزانی عێراق. ئەمڕۆ هەشتی ئابە ساڵیادی کۆتایی هاتنی یەکێک لە درێژترین و وێرانکەرترین جەنگەکانی سەدەی بیستەم. لەم ڕۆژەدا و لە ساڵی 1970 ئیمام خومەینی بە وتەی خۆی پیاڵە ژەهرەکەی نۆشی و بڕیاری 598 نەتەوەیە گرتوەکانی قبول کرد و ڕازی بوو بە ڕاگرتنی شەڕی 8 ساڵەی لەگەڵ عێراق. وەک ئەوەی مێژووی عێراقی سەردەمی سەدام حسێن سەرتاپا مێژووی وەستان و دەستپێکردنەوەی جەنگەکانە. سەدام لە ماوەی فەرمانڕەوایی 24 ساڵەی خۆیدا یان لە شەڕدا بووە یان خۆی ئامادە کردووە بۆ شەڕ. ئامانجی عێراق لە شەڕی 8 ساڵەی لەگەڵ ئێران بەدەستهێنانی شەتل عەرەب و کۆنتڕۆڵکردنی ناوچەنەوتیەکانی خۆزستان بوو. ئامانجی ئێرانیش ڕووخاندنی ڕژێمەکەی سەدام بوو. شەڕ کۆتایی هات و نە عێراق بە ئامانجەکەی خۆی گەیشت و نە ئێران. هەر بۆیە ئەم شەڕە لەلایەن چاودێرانەوە بە یەکێک لە پووسترین و بێ ئەنجامترین شەڕەکانی مێژوودا دەنرێت. شەڕەکە بوو بەهۆی کوژرانی نزیکەی 1 ملیۆن کەس لە هەردوولا، زیانی 600 ملیۆن دۆلار و ئاوارەبوونی ملیۆنەها کەس و داڕوخانی ژێرخانی ئابووری هەردوولای بە دوای خۆیدا هێنا. بەشی کوردیش لەو شەڕە پوچە شیمیابارانی هەڵەبجە و ئەنفال و چەندین جۆری دیکە جینۆساید و کاولکردنی هەزاران گوند و بنیادی ئابووری و ژینگەیی کوردستان بوو. عێراق بە 80 ملیارد دۆلار قەرزەوە لە شەڕی ئێران هاتە دەر. ئەوەش بوو بەمایی ئەوەی عێراق کوێیت داگیر بکات. دەرەنجامی شەڕی کوێیتیش بە سوودماکبوونی یەکجارەکی عێراق بوو. قسەی کۆتایی ڤار دەیکات.